52 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 تێدەپەڕێت. یەکێک بوو لەو ڕێکەوتنە گرنگانەی نێوان حکوومەتی بەغدا و کورد کە بەشێکی زۆر لە مافەکانی کوردی تێدا ڕەچاو کرابوو. بۆ یەکێک لە دەستکەوتە مێژووی و گرنگەکانی خەباتی کورد لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی، وەک نەتەوەیەک لە چوارچێوەی وڵاتێکدا کە بە بڕیاری وڵاتانی زلهێزی براوەی جەنگی جیهانی دووەم پێک هێنرا و بەشێک لە خاکی کوردستانی گەورە خرایە سەر ئەم دەوڵەتە نوێی ناوی لێنرا عێراق. ڕێکەوتنامەی 11 ئازار دوای 4 ساڵ لە شەڕی ناوخۆی کورد هاتە ئاراوە و لە ساڵی 1970 لە نێوان مەلا مستەفا بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەدام حوسێن سەرۆکۆماری عێراق ڕاگەێنرا. پێشبینی دەکرا کۆتاییەک بێت بۆ بەرەنگاربوونەوە و شەڕی نێوان کورد و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەغداد، بەڵام ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرا و دوای 4 ساڵ جەنگ و ڕوبەڕووبوونەوەکان دەستیان پێکردەوە. ڕێکەوتنامەکە لە 22 بڕگا پێک هاتبوو کە 15 ئاشکرا و 7 نهێنی بوون. تیایدا دانرابوو بە مافی ئۆتۆنۆمی بۆ ناوچە کوردیەکان، بەڵام ئەم ڕێکەوتنامەیە نەچوە بواری جێبەجێکردنەوە و ڕێکەوتنامەی جەزائیری بەدواداهات کە هەموو جوڵانەوەیەکی کوردی لە سنوورەکانی عێراق و ئێران و تورکیا قەدەغە کرد. بەشێک لە خوێندنەوە مێژوویەکان پێیان وایە کورد بە هەڵەدا چووە لە پشتبەستن بە ئێران و ئەمریکا و ئیسرائیل کە پێی وابووە ئەوان مافەکانی بۆ دابین دەکەن، یاخود لە دیاریکردنی ماوەی 4 ساڵ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. هەروەها کریس کۆچێرا ڕۆژنامەنووس و ڕۆژهەڵاتناسی فەڕەنسی دەڵێت چۆن کورد رازی بوون ڕێکەوتنامەیەک واژۆ بکەن کە سنوورەکانی ناوچێ ئۆتۆنۆمی تێدا دیاری نەکراوە. ئەمەش لە کاتێکدایە کورد لە سەردەمی نوێدا و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 و نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراق لە ساڵی 2005دا بەشێک لە هەڵەمێژوویەکانی دووبارە کردەوە و شکستی هێنا لە ڕاگەاندنی دەوڵەتی کوردی و دیاریکردنی سنووری کوردستان و چارەنووسی زیاتر لە نیوەی خاکی کوردستانیدا بەدەستەوە و بە مادەی 140 دەستور و بڕیاری ڕاپرسی و ماوەی 2 ساڵیشی بۆ جێبەجێکردنی مادەکە دانرا کە دواتر نەتوانرا جێبەجێ بکرێت. لە ئێستاشدا لە دوای 52 ساڵ لە واژۆکردنی ڕێکەوتنامەی 11 ئازار هێشتا کورد نەگەیشتووە بە هیچ کام لە ئامانجەنەتەوەیەکانی و بە وتەی خودی بەرپرسانی هەرێم کە ماوەی 31 ساڵە دەسەڵاتێکی شێوە دەوڵەت بەڕێوە دەبن، هەرێم و پرسە سیاسیەکەی لە مەترسیدایە و لە سایە ئەو دەسەڵاتەوە کە سەرقاڵی بەهێزکردنی پایەکانی حیزب و دەسەڵاتی تاکە کەسی و بنەماڵی و برەودانە بە کۆمپانیا حیزبیەکان و دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتانی هەرێمی بۆ ئەمانەوە لە دەسەڵاتدا. ئێستا مەترسیەکان لە هەموو کات زیاتر ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێم دەبنەوە و دوایین بڕیاری بەغداش لە بەرامبەر هەرێم لێسەندنەوەی بەشێک لە دەسەڵاتەکانی و گەڕانەوەیەتی بۆ حکوومەتی ناوەندی کە ئەویش بەرەنجامی مامەڵەکردنە بە نەوت و غاز و سەرچاوە سروشتیەکانی سەرزەوی و ژێرزەوی و بەکارهێنانیان بۆ بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی و هاوڵاتیانی هەرێمیش لەو پەڕی تووڕێی و بێزاریدان لە حکوومەتەکەیان. پێیان وایە دەسەڵاتداران ئاگیان لە گەلەکەیان نەماوە و سەرقاڵی بزنسی خۆیانن. ئەو دەسەڵاتی کە سەردەمانێک لە ئەنجامی وەستانەوەی دژی زوڵمی بەعەس دروست بوو ئێستا خۆی هاوڵاتیانی دەچەوسێنێتەوە و بە هەمان کللتوری داگیرکەران مافینان و ئازادی هاوڵاتیانی خۆیان زەوت دەکەن و داهات و دەسەڵاتی ئەم وڵاتیان بۆ خۆیان و بنەماڵەکانیان قۆرق کردووە.